لە بڕگەی کۆتاییدا میوانێکمان لایە قساکەین لەسەر گرنگی کتێبخانە بە تایبەتی لە قەزای بازیان کە ئێساکە کاک کوردۆ ناسی حشوانی لە ستۆدیۆ کەناڵی ئاسمانی کەرکووک میوانە لامان قساکەین لەسەر کتێبخانەی گشتی قەزای بازیان تا چەند بۆتە ناوەندێکی ئەکادمی لە قەزاکەوە تا چەندێک خەڵک سوودی لێبینیوە وەکو شوێنێکی معریفی و سەردانیەکان و ئەمانیش هەماهنگێکی باشیان هەیە لەگەڵ نووسەران لەگەڵ ڕۆشنبیران تاوەکو پێکەوە بتوانن خزمەتێکی باش بکەن بە قەزای بازیان و دەوروبەری. سڵاو کاک کوردۆ بەخێر بێت. سڵاو، زۆر سپاس بەڕێزن، بەیانیتان باش، زۆر سپاس دەکەم، بەیانیتان باش، بەیانی بینەران باش، سەرکەوتوو بن ئینشەڵڵا. زۆر باشە کاک کوردۆ. ئەمانە سەرەتا لە پرسیارەوە دەست پێ بکەین. کتێبخانەکان تا چەند گرنگن، ڕۆڵ و گرنگی کتێبخانەکان لە ئێستادا لە چ ئاستێکداوە خوێنەر زیاتر هەوڵی بەدەستێنانی چ کتێبێک ئەداوە، کتێب لە کوردستان و لە عێراق بە تایبەت یاخود شاتێک سەری هەڵدا یەکەم کتێب کەی بوو چاپکرا گەرزانیارەکان. سپاسانەکەم. دیارە کتێب هەموو کاتێک گرنگی خۆی هەیە و ئەو گرنگی کە کتێب هەیەی بەوەڕ ناکەم هیچ شتێتر بتوانێت ئەو شوێنە پڕکاتەوە کە کتێب لە زەهنی ئینسانە مرۆڤ پڕێکاتەوە کە بۆ ڕۆشنبیری بۆ پێشکەوتن بۆ زانیاری گشتی. سەبارەت بە مێژووی کتێب، هەڵبەتە مێژووی کتێب لەگەڵ ئەتوانین بڵێن لەگەڵ سەرهەڵدانی نووسینە کتێب ئەو سەرهەڵدانە ئەتوانین پۆلینی بکەین کە ئەگەڕێتەوە بۆ سەردەمی سۆمەرەکان. خۆتان نەزان سۆمەرەکان لە ناوەڕاست و باشووری عێراقا لەو سەردەمەیە حکومڕانیان کردووە و بە یەکێک لە ئەو گەلان و نەتەوانێت دانرێن کە سەرچاوی زۆر بابەتی تر نەرۆکو هوەری مۆسیقا، شانۆ، نووسین، داهێنانی نووسین بێگومانەوە بەپێی هەموو سەرچاو مێژوەکان لە سۆمەرەکانەوە دەستی پێ کردووە. بۆ ئەمەش ئەو کاتە هەڵبەتە ئێستا ئەمریکام کتێبەیە نابین قۆناغ بە خۆناغ گەیشتۆتە ئەمریکا ئێستا لە بەردەسی ئەمایە لەو سەردەمەیە لە تاتە قوڕینەکان کتێب دروست کراوە و ئەلفوبی ئەو کاتێژ نووسینی ئەو کاتێش خەتی مێخی بووە، مسماری بووە. ئەو کاتە وا باسەکرێت کە با بڵێن ئەو تاتە قوڕینانی کە دروستیان کردووە وەکو قاڵبی ئەتا لەم دوانێت لای خۆمان لە لادیەکان خشتێک ئەبرا بە قاڵبێکی دار ڕێکەخرا شتێکی لەو بابەتە بە شێوەیەکی با بڵێن ڕێک و پێکتر دیوێکی تاتە قوڕینەکە جوان کراوە لوس کراوە چۆنی لای تەنورەکانی ئێرە لە کەرکووک تا ئێسێژ ئیشی دەسەکرێت بە تەنور دروستەکرێت بەو شێوەیە بەو قوڕە پاک و خاوێنە دروست کراوە و نووسینەکانی لەسەرکەوە زیاتر یەکەم جار لە سەرەوی لە شێوازی وێنە شتەکانی وێناکراوە بۆ نمونەوە باسی شتێکی کردو بە وێنە دروستی کردووە. قۆناغ بە قۆناغ ئەمە گەشەی کردو ئەمەش بەچی دەرکەوتەوە بە دوایەوەی کە لەم دوایانە دێکۆڕینەوە کراوە لە ناوچە شوێنەوارەکان لە ئەو ناوچانی کە بە شوێنەواری سەردەمی سۆمەریەکان ناسراوە هەنیشتیان بۆ دەرکەوتووە کە ئەمە ئەتوانی بڵێن کتێبخانە بووە. ینی بازەوا کرێت لە هەریە شوێنە ئاسەوارێک دۆزراوەتەوە باز دە 30,000 لەو تاتە قوڕینە ناکرێت کە لە هەڵگیراوە کە پێ ئەچێمە کتێبخانەی سەرۆکی ئەو سەردەمەی سۆمەرەکان بوو بێ. دواتر ئەم قۆناغ بە قۆناغ دێت ئەم بابەتە لە سەردەمی ئاشوریەکانە بە هەمان شێوەکە لە نەینەوا بوون لە مووسڵی ئێستا بڵین حکومڕانیان کردو ئیمپراتۆریەتێکی گەورە بوون ئەوان بە هەمان شێوە گرنگیان پێداوە. لە میسر قۆناغێک پێشکەوتوتر بووە لە سۆمەرەکان کە بە خەتی با بڵێن هێرۆگلیفی نووسیوانە و لەسەر بێلەوەی برین تاتە قوڕین هەبوو بەپی سەرچاوەکانی سینوهێش لە کتێبەکە باسێکە ئەوانیش تاتە قوڕینیان بەکارهێناوە بەڵام مادەیەکی تیران بەکارهێناوە پێمە بێ ڕۆکی بەردی پێوتراوە ڕۆکی بەردی. ئەمە بە شێوازێک ڕێکخراوە توتور کراوە دوای کەتیرە کراوە بەسەریاوە ڕێکخراوەتەوە شێوازی نووسینەکانشان جیاوازتر بووە. قۆناغ بە قۆناغ ئەمە پێشکەوتووە ئەمەکو سەرچاوە مێژوەکان بۆ کتێب ئەتوانین بڵێن ئەمە کتێب لە 500 ساڵ پێش ئێستەوە سەری هەڵداوە. بۆ کوردیش هەڵبەتە لە سەردەمی زەردەشتەکانەوەکو ئاین ئاڤێستا کتێبی پیرۆزی زەردەشتەکان بووە. جگە لە ئاگەستاوەکو کتێب بوونی هەبووە بابەتی تریشە بووەکو ئەستێرەناسی فەلسەفە جوگرافی ئەمانە هەمووی هەبووە کە لە کتێبخانەی ئەو سەردەمەیە سەرۆک و حکومڕانەکانی ئەو سەردەمی زەردەشتەکانە لە ئاسەوارەکانە دۆزراوەتەوە کە ئەلبەتە ئەمە ژەبێتە مێژوویەک بۆ کورد. باز دەواکرێ لە شوێنێک لە نووزی تقریبا ئەڵەن کتێبخانەیەک دۆزراوەتەوە 13 کیلۆمتر لە ڕۆژاوای کەرکووک دۆزراوەتەوە کە هی سەردەمی زەردەشتەکان بووە
نەخشەیەک باز لەواکرێن نەخشەیەک لەناو ئەو دەستنووسانە ئەو شوێنان ئەوەی کە دۆزراوەتەوە هەیە کە نەخشەی ئارابخایە. ئارابخا خۆتان نەزانن کەرکووکە، ناوە مێژووەکەی کەرکووک ئارابخا، نەخشەی ئارابخا بووە. ئەمە ئیتر قۆناغ بە قۆناغ تەمان ئەمە وردەکاری زۆرە، بەڵام ئێمە لەبەر کات پێویست ناکە هەموو بەڵام مەبەستم ئەتوانی بڵێن 5,000 ساڵ پێش ئەسەر لەگەڵ داهێنانی نووسینە کتێب و کتێبخانە دروست بووە بەپێ ئەو سەرچاوە مێژوانە لە سۆمەرەکان، لە میسری فرعونیەکان، لە ئاشوریەکان، لە لای زەردەشتیەکان، بەڵام لە عەرەب لە بابڵێن مێژووی کتێب و کتێبخانە لە عەرەب ئەتوانین بڵێن لە پێش قورعانە شتێک سەرچاوەیەک شک نابرێ وەکو کتێب و کتێبخانە ئەکرێ ئەو شارستانیەتی ئیسلامیە ئیتر گرنگی بە کتێب و دوایەوەی کە لە قورعان کۆ ئەکرێتەوە ئەکرێ بە کتێب گەشەی کرد بێ و وردە ئێستا دەیان ناوەندی گەورە گەوری عەربی کتێبخانی گەوریان هەیە بە ناوبانگن لەوانە. باشە ئەتوانین بڵین کتێبخانەکان هۆکارێک بوونە بۆ ئەوەی توێنێتی خوێنەر بشکێنن بۆ دەستێنانی سەر چەند جۆرێک لە کتێب. هەڵبەتە کتێب من باسم کرد گرنگی کتێب بەلای منەوە بەلانێ بەلای زۆر کەسی شەوابێ شتی تر ناتوانێت بڕکاتەوە ئامێرە تەکنۆلۆژیەکانی ئەم سەردەمە ناتوانێت جێ کتێب بگرێتەوە چونکە ئەوەی کتێب کۆمەڵی سیفاتی هەیە تایبەندمەندی کتێب ئەوەیە کە تۆ لە چەند شێوازێکەوە پەیوەستە بی بەم کتێبەوە جارێ بەدەستی واگری ئەمە یەکێک لە هەستەکانە کە تۆ ئەم کتێبەت بەدەسەوەیە جارێک چاود لە سەرەتی ئەم چاو لە سەربوونە لەگەڵ ئەوەی شا تۆ ئەتوانی قسەیش بکەیت لەگەڵات چکۆی خوێنیتەوە بێتە قسەکردن ئەمانە وای لێکات زیاتر کاریگەری لە تۆ هەبێ ئەزیێتیشت نادا وەکو ئەوەی کە ئێستا ئامێرێکی تر ئەزیێتت دەدا اینجا حەزم کرد جگەی لەوەیش باسی ئەوەش بکەم وەکو کتێب لە کوردستانە هەڵبەتە خۆمان نەزانین کە 22 نیسانی 1898 یەکەم ڕۆژنامەی کوردی کوردستان چاپکراوە لە قاهیرە تەبەن ئەمە وەکو چاپ ئەمە بەڵام لەوە بەدواوە کە چاپخانە دێتە کوردستانەوە یەکەم چاپخانە ئەوەی مێجەرسۆنە ئەگەر هەڵە بم یەکەم کتێب کە چاپەکە و کاتە ئەلفوبێی چاپخانەکەش عەرەبی بووە ئەو پیتەکانی خۆمانی وەکو ڤ و ژ و ئەمانە نەبووە کتێبی مەحوی دیوانی مەحوی چاپەکە چاپخانەکە ئەوەی مێجەرسۆن لە 1920 لە وەڵام لە 22 ئەو کتێبەکەی مەحویە دیوانەکە مەحویە چاپەکرێ بەڵام لە دوای ئەوە حوسێن حوزنی موکریانی چاپخانەیەک لە ئەڵمانیا کڕێ چاپخانەیەک لە ئەڵمانیا کڕێ لە سەرەتای جەنگی جیهانی یەکەمە لە 1950 ئەم چاپخانەی دێنێتە حەلەب دواتر خۆی بە لێهاتووی و شارەزایی خۆی ئەو چەند پیتەی کە پێویستە بۆ ئەلفوبێی کوردی خۆی لە قاڵب و شت دروستێکا و دووبارە ئەمە ئەباتەوە بۆی لەوێ ئەمانی بۆ زیادکرێ بۆ چاپخانەکە بۆی ئەم پیتانیش بکەوێتە ناو بۆی بتوانێت زیاتر دوای ئەوەی کە ئەمە ئاکات حوسێن حوزنی موکریانی هەڵبەتە ئەو کاتە ڕۆژنامەی زاری کرمانجیشی دەرکردووە کتێبەکەی ئەحمەدی خانی مەموزینی ئەحمەدی خانی چاپەکات لەو سەردەمەیە ئیتر ئەویش لە تقریبەن هەر دەوروبەریەوەی یعنی ئەتوانین بڵێن کتێبەکەی مەحوی و مەموزینی ئەحمەدی خانی بە سەرەتای چاپکردنی کتێبی کوردی ئەم سەردەمەی ئێستێکی ئێستا ئێمای بینین دابنین. دەستخۆش مامۆستا ئەگەر باسێک لە کتێبخانەی گشتی بازیان بکەین ئەم کتێبخانە تا چنێک بۆتە ناوەندێکی ئەکادیمی و معریفی بۆ قەزاکە و خەڵک سوودمەند بوون و ڕۆژانە سەردانتانەکەن دیارە کتێبخانە لە هەموو شار و شارچکەکانە ناوەندێکی معریفی ڕۆشنبیری گشتیە بۆ خزمەتی گشتیە چکە خۆی ناوی کتێبخانەی گشتی فڵان شوێنە بۆ نمونە ئێمە کاڵێن کتێبخانەی گشتی بازیان ئەمە گشتیە تایبەت نەکراوە بۆ چەند وەگەوتم لە سەردەمی مێژوویەکانە تایبەت کرابێ ئەمە کتێبخانەی سەرۆکی سۆمەرەکانە ئەومەی کتێبخانەی سەرۆکی ئاشوریەکانە ئەوە ئیسە کتێبخانەی خەڵکە کتێبخانەی هەموو خەڵکە هەموو چین و توێژەکانە بەڵام ئەوەی جێی داخە لە ئاستی ئەو خزمەتیان نیە کە تۆ بۆ نمونە ئیسە کتێبخانەکان کە سەر بە وەزارەتی ڕۆشنبیرین کۆمەڵە کارمەندی تایە کۆمەڵە خەڵک ئیشی تیاکات مەسرەفی تیا ئەکرێت دەوامی ڕۆژانی تیا ئەکرێت بۆچی ئەمە هیچ بەرهەمێکی نییە خۆ ئەم دام و دەستگای وەکو بەعزە لە دام و دەستگا حکومەکانی ترکە داهاتیە هیچ داهاتێکی نییە جگە لە مەسرف ئەمە بۆ خزمەتی خەڵکەی بەڵام لە چاو ئەوەی کە تۆ ئەگەر چاوەڕوانی ئەوەی کە لە ئاسی چاوەڕوانی ئەو کەسانێکە لە کتێبخانەیە کارەکەن ئەوە نییە خوێنەرەکە بۆ شێوەیە نیە بەداخەوت ئەمە ژۆ گوتمان ئەم ئامێرە تەکنۆلۆژیانە ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە کاریگەریی زۆر خراپیان هەیە بوو ئەم بابەتە ئەکراوانە بووە ئەکرا خەڵک گرنگی کتێبی لەبیر نەچوایەتەوە لەگەڵ ئەوەی ئێمە هەمومان نەزانین میدیا بەگشتی ڕاگەیاندنی بینرا و
ئێستا کاریگەریی زۆری هەیە پێگومان ئەکرێت بۆ نمونەوەکو ئەم بەرنامەی بەڕێستان لە تەلەڤیزیۆنەکانەوە و کارێکی وا بکرێت چەند بەرنامەیەک بکرێت هوشیاری خەڵک زیاتر بدرێت لەسەرەوەی کە کتێب گرنگە کتێب لە ئاستی تموحی ئەو مرۆڤانەیە کە یانەوێ بەرەو پێشکەوتن بچن کتێب مرۆڤ بەرەو ڕۆشن بیرێ بە نەک بابەتەکانی تر ینی تۆ سەیریکە بۆ نمونە لە هەر ئامێرێکی سەردەمی ئێستا تەکنۆلۆژیا ئێستەیە زاکرەیەکی هەیە میمۆریەکە ئەم میمۆریانە تۆ چەند بابەتی ڕەنگا و ڕەنگی با بڵێن دەنگی ڤیدۆیی و ڕسمی ملەوەن و ئەم شتانی تێەکەی زووتر پڕابێ وەنیە بەڵام هەر هەمان ئەو میمۆریە وەرە کتێبی پیدیفی تێ بکە هەر کتێب ئەو کتێبە نووسینە 100,000 کتێبیش پڕی ناکە بەڵام چەند ڤیدۆیەک پڕێکە تۆمە بەراورد کە لەگەڵ مێشکی مرۆڤە بۆچی ئەم بابەتانە خێرات تۆمان دووەکە مێشکت مادووەکە تااقەتت نامێنێ لە چرکەیەکە تۆ لەوانەیە ئەبینین چەند جار تۆ مۆبایلە والەکەی ئەو شتانە ڕەتە دەی ئامادەنی بخوێنیتەوە وای لێ هاتۆ باوەڕتان هەیە من بە چای خۆم بینیومە ڕسم لە فەیسبووکە دانراوە برادری خۆمە دای نابوو لە کاتێکە کەسێکی نزیکی کۆچی دوایی کردبوو ئەو کەسەی کە لە خوار و کۆمنت نووسی بوو ئامادە نەبوو بخوێنێتەوە کە بزانێ ئەو کۆچی دوایی کردووە نووسی بووی تەمەندرێژ من زۆر جوانە کەوابی ئەمە تۆ یەک دێڕت نەخوێنەوە یەک دێڕ ئەمە کارەسادا ئینسان بگاتە ڕادەیەک دێڕێکیش لە فەیسبووکەکە نەخوێنێتەوە لەبەرەوە من پێم وایە ئەم ئامێرانە ئەوەی کە بەداخەوە خەڵک بەرەو دواوە بن بەرەو پێشەوە نابن چونکە باش بەکار نایەنوێ لایەنە نێگەتیڤەکەی زیاترە بەڵێ کتێبخانەی گشتی بازیان چەندێک کتێب لە خۆ ئەگرێت و دواتر ئەو کتێبانەی کە لە ناو کتێبخانەکەی هەیە زیاتر چییە بۆ نەمێژوویە ڕۆمانە فەلسەفیە ئەدەبیاتە ئێمە هەموو بەشەکانی کتێبمانەیە ئێستا ئێمە خەریکی ئامارێکی تازین من تقریبا وا نزیک ئەبینەوە بۆ ساڵێک تقریبا دەمانگێکە من وەکو بەڕێوەبەر دەست بەکارەوە پێشتر دوو برایەتری بەڕێز لەوێ بەڕێوەبەری کتێبخانەکە بوون لێ پرسراوی کتێبخانەکە بوونە کاک فەریدون و ئەوەی کە ئەو کاتەوە من لەوێم کاک فەریدون و کاک عەبدوڵڵا کە عەبدوڵڵا بۆ خۆشیات نووسەر و وەرگێڕێکی باشە عەبدوڵڵا مەحموود زەنگەنە پێش من ئەو لەوێ بوو ئیتر ئێمە بە هاوکاری یەکتر توانیمانە تا ئاستێکی باش ڕێکی بخێنەوە بۆ نمونە ئێستاکە بەشی کۆمپیوتەرمان هەیە ماوەیەکی زۆرە خەریکین ئەو برادرانەمان لە بەشی کۆمپیوتەر خەریکن هەموو کتێبەکان سەر لە نوێ ڕێک ئەینووسنەوە تۆمارێکەنەوە بەشی تۆمارمانەیە کە لەسەر سزلێکی با بڵێن کاغەزیە کرێ هەموو زانێری کتێبەکە لەوێ تۆمارەکرێتەوە پێرس و پۆلەنمان هەیە ئەوش دوو خاتون ئەوانش هەر خەریکی ئەوەن تایبەتە خۆیان کتێبخانیان خوێندووە پێرست و پۆلینەکەکەن لە چەند بەشێک پێکاتوە کتێبخانەکە بەشی مناڵانمان هەیە بەداخەوە بەڵام بەشی مناڵەمان وەکو پێویست نییە کە ئەوە زۆر گرنگ بوو زیاتر بەرەو پێش ببرایە وەکو پێویست نییە چەند جارێکیش من هەوڵم داوە لە لای دۆست و برادرۆم لاولا کارێک بکرێ بۆ بەشی مناڵان بەداخەوە تا ئێستا نەکراوە بەشی خواستنمان هەیە ئەویترەوە قاعەیەکی گەورەمان هەیە تا ئێستاکە گوتم ئاماری 2023مان ئەوە خەریکی ئێستا خەریکین بەڵام پێم وابێ زیاتر لە 10,000 کتێبمانە بێ ئێستاکە لە کتێبخانەکە هەموو جۆرەکانی کتێبی تایە فەلسەفەی تایە ڕۆژنامەوانی تایە مێژووی تایە جوگرافی تایە ئاینی تایە کتێبی عەرەبی و ئینگلیزیمان هەیە یاساییمان هەیە بەشی مناڵان چەند هەرچەندێک وەک پێویست نییە بەڵام چەند گۆڤار و نامیلکەی بچووکمان هەیە بۆ مناڵان تا ئاستێک ئەتوانێت مناڵ بێت سەیری بەتایبەتی قوتابخانەکان کە دێن مناڵان دێن بۆ گەشتی زانستی دێن کتێبەکانیان پێنیشانە دێن بەشەکانیان پێ ئەناسێنین ئەیان بین لە قاعی مناڵان دانیشێنین کەیتر هەیەکی گۆڤارێکە دێنێت دەستیانەوە بۆی کە لانی کەم هەست بکەن چوونەتە شوێنێکی جیاواز و هەست بکەن کە شتێکی تازەتر و نوێترە بینن بۆ چەند ساتێکیش بێ چەند دێڕێکی تیا بخوێنەوە ئەمانەمان کردووە هەوڵە دێن پەنا بە خوای گەورە و بە پشتیوانی هەر کەس و دڵسۆزێکە هاوکارمان بێ کتێبخانەکە بگەینە ئاستێکی باشتر بەڵام ئەگەر ڕاستەوێت لە ئاستی ئەوەیان یەکە منەمەوێ ئێستا هەوڵە دێن بە هاوکاری هەموو لایەک بەرەو پێشی بەرین و کارێ بکەین زیاتر لە خزمەتی خەڵکا بین چکە ئێمە وە گوتم ئەمە شوێنێکی گشتیە ئەم شوێنە گشتیش چاوەڕێی خەڵکەکەین بێت ئێمە هەوڵیشە دێن چالاکی خۆمان چالاکی دروست بکەین بەپی توانای خۆمان هەرچەنێ خۆتان نەزان ئەمڕۆ هەموو شتێ بە بودجەیەکە کرێ بە ماداکرێ بڕێ پارە تەرەوێ بۆ تێچوونی ئەو کار و چالاکیانەیەکەی ئەمەش ئێمە لە بەردەستمانە ئەوە نییە کە بای ئەوە بێ هەموو مانگە بتوانین چالاکێکی باش بکەین
کە لە ئاستی تموحی خەڵکەکە بێ بۆ خەڵک گرنگی هەبێت و سوودێکی وایە هەبێت کە خەڵک زیاتر ڕاکێشە بەڵام کۆڵ نادەین هەوڵە دێن. باشە مامۆستا من ئەمە پرسیارەکەی خۆم دووبارەکەمە چکە نەگەیشتمە وەڵامی پرسیارەکەم. کتێبخانە بەگشتی و کتێبخانەی بازیان بە تایبەتی تا چەند هەوڵتان داخت تا چەند توانی و توانە توینەتی خوێنەرەکان بشکێنن بۆ دەستکەوتنی هەموو جۆرە کتێبێک کە خوێنەر بێ. مەبەستم ئەوەیە خوێنەرێک هەبووە بێ داوای کتێبێک بک لە کتێبخانەکەی ئێوە نەبوو بێ. من تا ئێستا شک نابم کەسێک هاتبێ بە تایبەتی بۆ مەگەر بڵێم چی بابەتەکە بابەتێکی زۆر دەگمەن بێ لە شوێن تری دەست نەکەوێت ئەکینا بەشێکی زۆر وەکوتم ئەو ناونیشانەی کە ئێستا باسم کردێمە هەمانە. ینی ئەگەر خوێنەر هەبێت ئێمە چەند سیجلێکمانەیە هەموو ناوی کتێبەکانمان بەشەکانمان جیا کردوتەوە لەسەر وەرەقەیەکی ئێفۆر هەمووی نووسراوە بە ژمارە و بە پێرست و پۆلین و بە تەسەسولیش بەو زنجیرەی کە دامانەوە ئەو خوێنەرە خۆی سیرێکە بە ئارزوو خۆی هەموو لاپەڕەکان سیرەکە هەر کتێبێکی مەبەست بێ ژمارەکەمانە داتێ لە بەشی خواستن ژمارەکە ئەدات بەو کەسە ئەو کەساتی بۆی هێنێت و کتێبەکەی ئەداتێ ئەتوانێ ئەم کتێبە بۆ ماوەی 3 ڕۆژ 4 ڕۆژ لای خۆی بێڵێتەوە لە ماڵەوە بخوێنێتەوە بە مەرجێک ناسنامەیەک لێ لای ئێمە دابنات و ئێمە لە تۆماری خۆمانە ناو و نانوشان و پیشەکەی و ژمارەی موبایل و ئەمانە هەموو ئەنووسین تا ئەو کاتی کتێبە ئەتوانێت دووبارەشی بکاتەوە بێتەوە بڵێ من دووبارەی خوێنمەوە یان تەواوم نەکردو ئێمە بۆی دووبارەکەینەوە تا ئێستاکە من شک نابم خوێنەرێک هاتبێت و ئێمە ئەو کتێب مەگەر وەگوتم بە دەگمەن بابەتێ بێت لە شوێن تریش دەست نەکەوێت. باشە ئاماژەت بۆ کردکەوە ئەنجامدانی چالاکیەکان پێویستی بە پاڵپشتیە پێویستی بە دامی مادیە کێن ئەو کەسانی کەوا دامی ئێوەکەن بۆ ئەنجامدانی چالاکیەکات یاخود ئەو چالاکیانی کەوا ئێوە لە 2022 ئەنجامتاندا بووە چ چالاکێک بووە و ئامانجتانە خۆت پلانتان چێ بۆ 2023 کە لە ئێستا چ چالاکێک ئەنجام بدەن. وەڵاهی ئێمە کتێبخانەکەمان خۆی لە 19 2009 بە شێوەیەکی فەرمی کراوەتەوە ئەلبەتە ئەو کاتە کتێبی کەمتیا بوو بەڵام ساڵ لە دوای ساڵ کتێبەکان زیادی کردو من لە ئەم ساڵە ینی ببوورانەوە بوو بە ساڵی ڕابردووە ئێمە تازای سەر ساڵی نوێین لە هەژنۆمانگی ڕابردووە چەند دۆستێکی بەڕێز کتێبیان هێناوە بۆ کتێبخانەکە سوپاسیانەکەین بەڕاستی ئەوانی کە کتێبێن کاگنەوزات چەند تقریبا 400-500 کتێب و نامیلکەی هێنا بۆ ئێمە کاگنەوزات ماوەیەک خۆی لەوێ بەرپرسی کۆمیتەی با بڵێن بازیان بوو ماوەیەکی پێشتر زوو ئێسێش مەحامیە ئەو نزیکەی 500 کتێبی بۆ ئێمە هێنا بە نامیلکەکانەوە کاگنەوزات جەلا سەرۆکی شارەوانی لە بازیانە ئەوە جگەل لەوەی کە کۆمەڵە کتێبی بە دیاری بۆمان هێنا من لێرەوە سوپاس یەکەم کە زۆرجە هاوکارمانن بە دابینکردنی کرێکار کە بۆمان نێرنێمە کارگوزاریشمان نیە لە ڕاستی ئەوەیەکێ لە گرفتەکانمانە خۆمان نەبێ کتێبخانەکە حوشی کتێبخانەکە ژوور هەمووانە پاکەینەوە چەند جار کرێکاری بۆ نردوین کە شوێنەکانمان پاک کردوتەوە قاعەکانی سەرەوەمان کە بەشێکیان چۆڵ بوونە زۆر زۆری وێران بووبوون ئەوە هەر لەو ماوەی پێشوە ژمارێکی باش کرێکاری ناردەستیان خۆش بێت کە شۆردمان و زۆر بە ڕێک و پێکی پاکمان کردو هەمووانە بەڕێز قایم قام کاگ ئیسماعیل بە هەمان شێوە هاوکارمان بۆ بەڕاستی لێرە و سوپاسی هەمویانەکەم من هاوکارمان بۆ لە کۆمەڵێک گرفتی سەرەتایی کە ئێمە توانێت چاکردنەوەیمان نەبوو بۆ نمونە یەک بۆری ئاومان هەبوو ئاوی سەرەکی بۆ باڵێن ئەودانی باخسە و شتەکە 3 مانگ بوو شکا بوو بۆ ڕێکەمە توانێت چاکردنەوەیمان نەبوو کە نزیکەی 130,000 ویستوە ینی لەم کۆمپیوتەر ینی کۆمپیوتەر بابەتێکی زۆر زۆر گرنگە ئێمە کۆمپیوتەرمان نەبووە بۆ ئیش و کارەکانی ڕاپەرنی کۆمپیوتەرێکی زۆر کۆنی خراپ کارمان پێکردووە کاگ ئیسماعیل کۆمپیوتەری بۆ ئێمە دابین کردو ئەمە جێگای دەستخۆشیە وەزارەتی ڕۆشنبیری هاوکارتان نین دام و دەستگاکان بە ئام ئێستاکە هیچ ئەوەی کە لە حکوومەتەوە بێ حکوومەت هیچ هاوکارێکی نییە هیچ شتێک ناکراوە من پێ کتێبخانەی گشتی شوێنێکی ڕۆشنبیریە پێویستە لەسەر وەزارەتی ڕۆشنبیری هاوکاری بێ یاخود پاڵپشتی هاوکاری وەزارەتی ڕۆشنبیری وەگوتم نسرەیەکە نسرەیەکی دیاریکراوە بەشی ئەوە ناکە بەشی ئەو پێویستیانە ناکە ینی ئەو نسری کە وەزارەت حکوومەت ئەینێرێ بەشی پێویستی سەرچەکە خۆتە دەزانێت ینی بەردەوام بینایە گیان شوێنێک پێویستی بە سیانەکردنەوە و چاکردنەوە و ڕێخستنەوە هەیە ئەوش کە ساڵانێکی زۆرە دروست کراوە هەرچەنی ئەو زۆرە نییە لە چاوەوە لە 2009 زۆر نییە بەڵام خاکی بازیان بخۆی پێکهاتەیەکی وای هەیە خاکێکی فشەڵە خانوشت داچێ ینی ساگەر ببینی ئەو کتێبخانەیە ئێمە بە شێوەیە داڕوخا و تێکچووە لەوانەیە بڵێ ئەمە چۆن دەتوانن
لێرە ئیشکن داوام بکەن چکە شێوازەکەی کە بە چاوی بینی دیارە تەنانەت ڕووکاری پێشەوەی بیناکە زۆرجا ئەو کاشیانەی کە کراوە بەرەبێتەوە بە شێوەیە ئەگەر خوا نەخواستە کەسێ لێ بێبەریکەوێت لەوانەیە گیان لەدەست بدات چونکە دوو فەرمانگەی تر لای ئەمە هەیە ئەوشم لەبیر نەچێ کارتی نیشتیمانی بازیان هەر لای ئێستا هاتوونەتە لای ئێمە ماوەیەکی زۆرە لەوێن لە قاعەیەکە ئیشوگارەکانی خۆیانەکەن هەر لەوێت لەگەڵ کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان بە هەمان شێوە هەر لایەن دوو فەرمانگەی تر لەوەیە ئەوان کارتی نیشتیمانی کە برێکیان کردووە وەکو ڕێڕەوەکە کە بۆ خەڵک دەدەژورەوە یەکێ لەو پارچە کاشانەی بەربووەتەوە چین کۆکەی بان ئەو هینەی ئەو کەپریکە دروستکراوە کونی کردووە یعنی تۆ چێکە ئەگەر ئەمە بەرچەت کەسێکەوێ بێ چی لێ بکە بۆیە ئەڵێم ئەو پارەیە ئەو نەسری کە لە حکوومەت و لە وەزارەتی ڕۆشنبیری و دابێت بەشی ئەو پێویستیانە ناکە بۆ ئێمە ناچارین پەنابەرین بۆ بەتایبەتیش قایمێت شوێنی تر شک نابێنین بۆ سەروی خۆمان هەیە لە سەروی خۆمانەوە کە بابەتەکە لە ئیمکانە نەبێ و لە توانێ ئەوانشانە بێ ناچارین ڕوو لە شوێنی تر بنین دەست خۆش مامۆستاگەر ئێمە دوایین پرسیار لە تۆ بکەین و هەربیکەینە کۆتا پرسیاریش تا چەند ئێوە چالاکیەکانتان لە کتێبخانەی گشتی بازیان بەردەوامە و تا چەند ڕۆشنبیران سەردانی ئێواکەن و ئێوەش داواکاریتان چییە لە بەرپرسانی سنوورەکە تاوەکو ئاوڕێی پێویست لە کتێبخانەی گشتی بازیان بداتەوە ئێمە وەکو باسمان کرد تاکە شوێنە بۆ وەکو ناوەندێکی معریفی ڕۆشنبیری گشتی بەبێ جیاوازی بۆ هەموو کەسێک چالاکیەکانی ئەو ڕێکخراوانەی کە چالاکیانە بۆ ئێمە بەردەوام تەنانەت دامەدەستگا حکوومەکانی ژۆکو تەندروستی ئەگەر کۆڕ و کۆبوونەوە چالاکیەکیان هەبوو بێ ڕێکخراوەکان هەر دام و دەستگایەکی ناوچەکە دەرگای ئەمە کراوە بۆ هۆڵی کتێبخانە بەڕووی هەمویان نەکراوە بۆ هاوکار بووینە لەگەڵانە پاڵپشتیان بووینە ئێستش بەردەوامە بین هەر کەسێک هەر ڕۆشنبیرێک هەر نووسەرێک هەر ئەدیبێک چالاکی هەیە کتێبی خۆی دێنێت لەوێ ناساندنی بۆکە کۆڕ و کۆبوونەوە ئەکە هەرچیەکە ئێمە لە خزمەتیان ئێمە هەوڵ دەین هەر کەسێک هەر خێرخوازێک هەر دام و دەستگایەک هەر معمەلێک یعنی ژمارەی زۆر کۆمپانیاژ لە ناوچەکەیە ئەگەر هاوکار بێ بۆ ئێمە زۆر بە دڵنیاییەوە بە شانازیەوە باسیەکەین و سوپاسیەکەین کە ئەمە خزمەتێکە بۆ گشتی نەک بە تایبەت بۆ ئێمە ئەوەمانەوێت کە خەڵک لەمان ڕازی بێت دەرگامان کراوە بێ هەوڵ دەین هەموو شتێک لە خزمەتی خەڵکا بێت ئەوەی لە توانامان نبووە ئەوە بۆ کە کردومانەوە پەیوەندیشمان لەگەڵ دام و دەستگاکانە باشە لەگەڵ ڕۆشنبیرانە باشە هیوادارم بتوانین لە ساڵ ئەم ساڵی تازەکە لە سەرەتای ساڵین کاری بکەین کە جیاوازتر بێت لە ساڵانی زۆر باشە دەستکان خۆش بێت دووبارە بەخێر بێ زۆر خۆشحاڵ بین کامڕۆ لەگەڵمان سپاسدانەکەم دەستیەوەش خۆش بێت بۆ تۆ شکار کردەوە بیرشمانە چێ لە کۆتایە تۆ سێ کتێب بنووسیوە کە کتێبەکانی هەرسێکی شعرە نووسیوەتی و بە دیاری بۆ کەناڵی ئاسمانی کەرکووک هێناوەتی دەست و پەنجەت خۆش بێ و هەر نمونە زۆر بێ